خو یخومان بید باشتره هلی کار زیادتر ده بید لروی تندرستی و هم برای وزارت کشتکال احتمامی به خلقه که جوتیاری داد بر همی در و نازانین تا چند تندرسته لروی تندرستی و باشه بر همین ناخۆش شتێکی باشە زۆر شتێکی پێوی وەکو پێویستە بە تایبەتی تەندروستە زۆر بە زیاتر دەبی حکوومەتی خۆمان وەک حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر پێویستی بە جوتیارانە زیاتر پێویست بە جوتیاران دەکات یارمەتی جوتیاران بدە وەکو گەرم و دانەوێرە و ئەو شتانە سپاسی حکوومەت دەکەین ئەگەر بتوانێت یارمەتی ئەو جوتیار و برا جوتیارانە بداتن پێ زیاتر بەرهەمەکانی ناخۆ وەکو کشتتوکال و وەکو پەڕەوەر و وەکو ماسی ناخۆ وەک ئەوانەی کە لە ناخۆ بەرهەمدی هەشتی خۆمان سوودی زۆرە قازانجی بۆ خۆمان بۆ ناو خۆمان دەبی داهاتەکە بۆ خەڵکی خۆمان دەبی ئەگەر خەڵکی خۆمان هەشتی خۆمان بکری فەلاحی خۆمان زیاتر سوودمەند دەبی لە سایق بگرە لە ئەمباڵ بگرە لە ئەلوە لە هەموو شتێک